سڵاتان لێبێ من شادی ئەحمەد کەماڵم بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنان ناسراوم بە شادی ڕیعایە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 کاندیدم ژمارەکەشم 16ەیە. لەکوێوە دەستت بە خزمەت کرد؟ من لە 94 تەعین بووم لەسەر وزارەتی کاروباری کۆمەڵایەتی 10 ساڵ خزمەتم هەیە لە دەمان ئیجتیماعی 19 ساڵش خزمەتم هەیە لە کاری پیشەیی واتە العمل وتدریب المهنی 3 ساڵشە لە ڕێعایەی ژنانم. ئێستا بەڕێوەبەری ڕێعایی ژنانی؟ بەڵێ لە ڕێعایەی ژنان بەڕێوەبەرم تقریبەنەوە بۆ 3 ساڵ بەمانە چێ من لەوێنە مدیری ئەو بنکەیم. لە فەرمانگەی ڕێعایی ژنان چۆن توانیت خزمەت بکەیت؟ بەڵێ ئێمە ئەوانەی کە دێن لامان هەمووی دایکان و خوشکان ئەوانەی کە پێویستیان بە ڕێعایە هەیە لە پێوەژن و لە متەڵەقە و لە مەهجوورە و لەوانە توانیم خزمەتی باشیان بکەم، توانیم ئەوانەی کەوا معاملەکانیان خەوتو بوو بهێنمە دی، توانیم لە 14,000 کەسەوە بهێنمە 20,600 مستەفید با بڵێن ڕێعایە وەرەگرن لە دایرەکی من. مامەڵەکردنت لەگەڵ سەرجەم کەرکووچەکانە جیاوازیت کردووە لە نێوان پێکاتەوە نەتەوەکان؟ نەخێر، هەموویان بە یەک چاسێرم کردووە، مامەڵەم لەگەر هەموویان کردووە بە پێی وتەی مام جەلال خوا لێ خۆش بوو کە قائیدی هەمومانە ئێمە چەپکە گوڵەکەین جیاوازیمان نیە لە بین نەتەوەیەکانی کەرکووک بە عەرەب و کورد و تورکمان و ئاشور و کرد لەگەڵ هەموویان بە یەک چاو بە یەک شێوە مامەڵەیان کرد. 900 کەس ڕێعاییان بڕابوو، چۆن توانیت ڕێعایی ئەو کەسانە بگەڕێنیتەوە؟ بەڵێ 900 کەس ڕێعایی بڕا بە ڕقم و بەناو لە بەغاو هاتوو بە ئەمانە دانیشتووی کەرکووک نین، هەڵبەتە دانیشتووی هەرێمن ڕاتبەکەیان بڕا بە پێخۆشحاڵیەوە لەخوا بەزیاد بێت توانیم ژمارەیەکیان زۆر بۆ ئەوەی ئاسانکاریان بۆ بکەم ڕاتبەکەیان بگەڕێنە کەواویستیان باحثیان بۆ دەرچێ باحثەکەش بە شێوەیە بۆیانم کرد بۆی ئەزیەتیان نەبێیان مادیە نەکەێتە سەریان لەخوا بەزیاد توانیم بەشێکی زۆریان ڕاتبەکانیان بگەڕێنەوە. ئەو کێشانەی ناو ڕێعایە هەیە چین کە تا ئێستا چارەسەر نەکراون؟ بەڵێ کێشەی ئەساسی سەرەکی ناو ڕێعایە بە نسبەی نەتەوەی خۆمانە کە کورد شەهیدەکانی هەرێم یەکسان نەکرا لەگەڵ شەهیدەکانی بەغا. مامۆسا مامەڵەکردن لەگەڵ ژن چۆنە؟ قورسە یاخود ئاساییە؟ وەڵڵاهی مامۆستا تەعامل لەگەڵ ژن تۆزێ قورسە. ژن چەندێک بۆی شەرحەکەی چەندێک بۆی پێ ئەڵێن ئەوەیە تۆزێ لایە سەیرە لەبەرەوەی وازانی ئێمە ئاسانکاری بۆ ناکەین. یعنی زۆربەی وەختەکانم کە لە ژووری خۆم دانیشتوم کە ژنەکان زۆربەی لەگەڵ مۆزەفەکان نەیانتوانێەوە با بڵێن لێیان تێنەگەیشتن تەفاهم کە لەگەڵیان هاتوون لە ژووری خۆم بە سەعات لەگەڵ مامەڵەم بە سەعات لەگەڵیان تیان بگەیانەوە کە ئیشەکەی ئێوە ئەوەیە ئەبێ ئەوە بکرێ بە پێشخاڵی لەخوا بە زیادێت توانیمە قەنەعەتیان پێبێنم و ئیشەکەیان ڕێک بکەم. کێشەی سەرەکی ژن چییە؟ کێشەی کۆمەڵایەتیە یان ئابووری؟ وەڵڵاهی کە مامۆستا دوو بەشن ئیجتیماعی و اقتصادیە. لەبەرەوەی خۆتەزانی ئافرەت کە بێوەژن بوو یاخود تەلاق دراوە پێویستی بە پارەکە زۆرترە، ئەو پارەکە نەبێ ئیجتیماعیەکەشی لێ تێکەچێ. بۆچی بە پێویست زانی خۆت کاندید بکەیت؟ لەبەرەوەی لەخوا بەزار لە توانام هەیە لە 94ەوە مۆزەفی حکومەتم توانیمە بە شێوەیەکی جوان مامەڵە لەگەڵ خەڵکا بکەم، توانیمە دڵی خەڵک ڕاگیر بکەم، توانیمە نەتەوەیەکان ترش پشتگیریم بکەن بۆی بتوانم زیاتر خزمەتی خەڵکەکەم بکەم. ئەگەر بوویت بە پەرلەمانتار یەکەم هەنگاوت چییە بێت بۆ بەردەوامبوونت لە خزمەت؟ بەڵێ یەکەم هەنگاوم ئەوەیە خزمەت گەنجان بکەم. بە حەقەت گەنجەکانمان پێویستیان بە خزمەتە، پێویستیان بە دابینکردنی هەموو شتێکە ئەوانەی کە خۆیان پێویستیان پێێتی. دوای ئەوەش ئەوانەی کە مافەکانمانە ناو کەرکووکە نەکراوە لە چیرواری ژن یان چواری پیا و یارمەتیان بدەم. بە تەنانەت ئەوەشە کە مادەی ١٠ ئینشاڵڵا پێ بگەین یاخود ئەوانەی کە عەرزەکانیان داگیر کراوە لەگەڵیان مامەڵە بکەین محاولە بکەین حەلیکەین بۆیان.